الدورة النيابية الثالثة هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە بەردەرگای و کوردی ژلام و کات زیاتر کێشەی لە دەستدانی خاک و سنگ و قورسایی هەیە. جگەلەوەش وەک لایەنەکانی دەرەوەی بەرەی ڕاپرسی دەڵێن بەهۆی سیاسەتی تاکڕەوانەی پارتی و یەکێتیەوە کورد هیچ کاتێک هێندەی ئێستا پەرت و نائامادە و شڵەژاو و بێکارت نەبووە. وادەی پێکێنانی هاوپەیمانێتی بۆ هەڵبژاردنە گشتیەکانی داهاتووی عێراق کۆتایی هات. لە کەرکووک و ناوچات دابڕێنراوەکان هەرێک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بە یەک لیست بەشداری دەکەن. لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستیش گەرمەی پێکێنانی هاوپەیمانێتیە. لەو میانێشدا دەنگۆی پێکاتنی جبوری و عەلاوی و مطلق لەلایەک و عبادی و عامری و کەتیبەکانی حزب الله و عەسائیبی ئەهلی حەق لەلایەکی دیکەوە هەیە. لە عێراقدا پێکێنانی هەر هاوپەیمانێتیەک لە دەوری خولگەی عبادی و مالیکیدا دەخولێتەوە. بەو پێی پۆستی سەرۆکوەزیران پۆستی هێزە شیعیەکانە و لە ئێستا و پێشتر و لە 4 ساڵی داهاتووشدا حیزبی داعوا زۆرترین چانسی بردنەوەی ئەو پۆستەی هەبووە و هەیە. لە هەمان کاتیشدا بەو پێی سەرۆکوەزیران لە عێراقدا چەقی دەسەڵاتەکانی لا کۆبۆتەوە هەر هاوپەیمانێتیەک کە دروست دەکرێت حساب بۆ دوور و نزیکی لە یەکێک لەو کەسایەتیانە دەکا کە ئەگەری بەدەستێنانی زۆرترین کورسی پەرلەمانیان هەیە. بۆ کورد نوری مالیکی کە پێشتر سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێم بە بڕینی بەشەبوجە و موچەی هەرێمی کوردستان تۆمەتباریان دەکرد، بەر لە قۆناغی پێکێنانی هاوپەیمانێتی هەوڵی نزیکبوونەوەی لە کورددا و دەستپێشخەری بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کرد. لە هەرێمی کوردستانی شەوە بەتایبەت سەرکردایەتی پارتی بە گەشتبینی و خۆشحاڵیەوە پێشوازی لەو دەستپێشخەریە کرد. لە کاتێکدا لە ڕابردوودا پارتی خۆی بە دوژمنی تاسەر ئێسقانی مالیکی دەزانی. عبادیش کە ئێستا سەرۆکوەزیرانە و موچە و بودجەی خەڵکی هەرێمی کوردستانی لەبەردەستە دەیەوێت بە کردەیی نیازی خۆی بەرامبەر کورد نیشان بدە. پەیتا پەیدا جەخت لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکاتەوە. لەگەڵەوەشدا وەک دەردەکەوێ بەنیاز نییە لە دەرەوەی یاسا و ئەوەی کە پێی دەوترێت یەک کۆیەک دەکاتە دوو هیچ هەنگاوێک بنێ. لەم نێوەندەدا سەرڕای بانگەوازێکی کزۆڵی پێکەوەبوونی سەرجەم لایەنە کوردیەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو، بەڵام لایەنەکانی بەرەی نێیار بەڕاپرسی نەیانتوانیوە خۆیان دەڵێن هێلکەکانیان بخەنە نێو سەبەتەکەی یەکێتی و پارتیەوە و جارێکی دیکە پرۆسەیەکی تاڵ لەگەڵ ئەو دوو پارتە ئەزمون بکەنەوە کە دواتر لەسەر پێگەی جەماوەریان دەکەوت. بۆیە تا ئێستا هیچ لایەک بەدەم بانگەوازی پێکێنانی هاوپەیمانێتی لەگەڵ یەکێتی و پارتیەوە نەچووە. ئێستا ئەوەی هەیە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بە یەک هاوپەیمانی بەشداری لە هەڵبژاردنە گشتیەکانی داهاتوو لە ناوچە جێ ناکۆکەکان دەکەن. بە دووریش نازاندرێ یەکێتی و پارتی کە تا ئێستا شمشێر لە یەکدی دەسون و لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووشەوە دەستەواژەی خیانەت و خەنجەر لە پشتەوە لە یەکدیدان لە نێوانیاندا هەبوو بە یەکەوە هاوپەیمانێتیەک پێک بهێنن.